داواکارین لێتان یەک موچەی بنەڕەتی تەواوی پلە باڵاکان بۆ 150 کەم بکرێتەوە. خانە نیشینی ڕێک بخرێت لەگەڵ داهاتی وڵات و تاک و گونجاو بێت. هیچ خانە نیشینێک لە 3 ملیۆن دینار زیاتری نەبێت لە هەرێمی کوردستان. سێ لایەنی کەم موچەی خانە نیشینی لە 500,000 دینار کەمتر نەبێت. چوارەم موچەی کەم ئەندامان و چاودێری کۆمەڵایەتی بە ڕێژەی 100 زیاد بکرێت. دیارە ئەوەش بە پێویست و دابینکردنی ژیانێکی شەرەفمەندانە نییە. پێنجەم دەستکاری ئیمتیازاتی بنەماڵەی قوربانیان و شەهیدان و زیندانیانی سیاسی نەکرێت. ئەوە بەشێکی بچووکە لە قەرەبووی ئەوانە. شەش لیست و ناوی شەهید و قوربانیان و زیندانیانی سیاسی و پێشمەرگەی دێرین بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی شەفاف بێت لە داهاتوودا پاک بکرێتەوە. حوتەم بەرلەمانتارانەی تەمەنی خانە نیشینیان نانگرێتەوە کارێکی شەرافەتمەندانە و تەواو دوای بوونی کارکردنیان لە بەرلەمان بۆ دابین بکرێت. خانە نیشین نەکرێن. لە جیهاندا دیاردەی سەیر و سەمەرەی وان نەبووە. هەشتم دامەزراندن تەنها بۆ ئەو کەسانە و خێزانانە بێت هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. کۆتایی بە دامەزراندنی لەسەر بنچینەی تەزکیەی حزبی بهێندرێت. داواکاریەکانمان بەدینەیەت لەسەر هەوڵی خۆممان بۆ کوردستانێکی دادپەروەر بەردەوام دەبین.